بە پێی ئەو بەدواداچوونانەی بەم دواییانە بۆ هۆکاری مردنی تۆرگۆت ئۆزال سەرۆکی پێشووتری تورکیا ئەنجام دراوە، پشت ڕاست کراوەتەوە کە کوژراوە و بە مردنی ئاسایی نەمردووە. ئەوەش بەهۆی دەستبردن بووە بۆ دۆسیەی چارەسەرکردنی کێشەی کورد لە تورکیا. تۆرگۆت ئۆزال سەرۆک کۆماری تورکیا لە 7 نیسانی 1993 لە ڕەوشێکی گوماناویدا گیانی لەدەستدا، بەڵام سەرۆکایەتی کۆماری ئەو کاتی ئەو وڵاتە لە بەلاغێکدا ڕایگەیان کە بەهۆی وەستانی دڵیەوە کۆچی دوایی کردووە. هەر ئەو کات زۆرێک لە سیاسەتمەداران و چاودێران گومانیان لە ئاساییبوونی هۆکاری مردنەکەی هەبوو. کەناڵی جەزیرەی قەتاری لە بەرنامەیەکی دۆکمنتاریدا وردەکاری ئەو بەدواداچوونە نوێیانەی بڵاو کردەوە و تێیدا هۆکارەکانی مردنەکەی خستە ڕوو. ئەحمەد ئۆزالی کوڕی تۆرگۆت ئۆزال ڕایگەیاندووە کەسێک نامەیەکی ناردووە بۆ دایکی و بەڵێنی پێداوە کە نهێنی کوشتنی هاوسەرەکەی با بەڵگەوە پێشکەش دەکات، بەڵام دواتر ئەو کەسە کوژراوە. بەپێی ئەو نامەیە ئەو کەسە ئاراستەی هاوژینی ئۆزالی کردووە، ناوبراو ژەهر خوارد کراوە و بکوژەکەی بە ناوی حەسەن عەلی ئۆغڵۆ لە وڵاتی ئازەربایجان دەژی. دوای لێکۆڵینەوە دەرکەوت زانیاریەکە ڕاستە و لە شوباتی 2012دا مردووە. دۆسیەی دووبارە پشکنینکردن بۆ هۆکاری مردنی سەرۆکۆماری پێشووتری تورکیا ساڵی 2012 لەلایەن عەبدوڵڵا گول سەرۆک کۆماری ئەو کاتی تورکیاوە درا. بە پێی لێکۆڵینەوەکان وڵاتی ئازەربایجان دواوێزگەی سەردانەکەی سەرۆک تۆرگۆت ئۆزال بوو بۆ وڵاتی ئاسیای ناوەڕاست. هەر لەو سەردانەدا بەڵێنی دابوو ڕاستەوخۆ لە دوای گەڕانەوەی بۆ ئەنکەرە مشت و مڕی جددی بۆ چارەسەری کێشەی کورد دەست پێ بکات. لە دوای کودەتای سوپا و قەیرانی گەورەی ئابووری تورکیا، ئۆزال توانی چاکسازێکی گەورە لە ئابووری وڵاتدا بەدی بێنێت، بۆ یەکرا ئامانجی حکومەتی سێبەر و کەمالیەکان کە دەسەڵاتی گەورەیان لە ناو سوپادا هەبووە. ئەو کاتەش کاویستی چارەسەر بۆ کێشەی کورد بدۆزێتەوە. سوپا و نارانی سیاسەت ڕوبەڕووی بوونەوە. کاتێک ناوبراو لەو بوارەدا پێشکەوتنی بەرچاوی بەدەستهێنا، دوژمنەکانی زیاتر دەبوون. هەر بۆیە زنجیرەیەک تیرۆری لایەنگرانی بەڕێوەبرا. موسا ئۆزتورکی سەرۆکی پاسەوانی تایبەتی ئۆزال ئاماژە بە زنجیرێک هەوڵی تیرۆری دەدا کە نەیاران سوودیان لە بۆشایی ئەمنی وەرگرتووە کە مەترسیدارترینیان تەقەکردن بوو لە ناوبراو، بەڵام هەوڵەکە سەرکەوتوو نەبوو. جارێکی تریش بە خستنە خوارەوەی فڕۆکەی سەرۆکاتی کۆمار هەوڵی کوشتنی دراوە. ئەحمەد ئۆزالی کوڕی لەبارەی کوشتنی باوکیەوە دەڵێت ڕۆژی تیرۆرەکە نە پزیشک و نە ئۆتۆمبیلی فریاکەوتن لە کۆشکی سەرۆکاتیدا نەمابوون کە دەبوو هەمیشە لەوێ بن. بە ئۆتۆمبیلێکی تر گەێنرایە نەخۆشخانە و لە ڕێگە گیانی لەدەستدا. دوو کەسی خزمەتگوزاریش لە دوای مردنی ئۆزال بە تەواوی بزر بوون. لە دوای بڕیاری لێکۆڵینەوە لە هۆکاری مردنەکە، دەستێکی نادیار ئاوێکی زۆریان کردبووە نێوگۆڕی ئۆزال بۆ ئەوەی بەر لە هەڵکردنەوەی بە توێکاری لە پزیشکی دادوەری پاژماوەی تاوانەکە بسڕنەوە. بەڵام لە دوای 19 ساڵ ئەنجامەکان دەریان خست. 4 جۆر لە ژەهری کوچندە لە ڕووفاتی ناوبراودا هەبووە و هەر ئەوەش بووەتە هۆکاری تێکسوونی دۆخی تەندروستی بە چەند ڕۆژێ بەر لە مردنی.